گوگڵ لە کێشەدایە. کۆمپانیای گوگڵ ئەندازیارێکی لە کار دوورەخاتەوە. پاش لێدوانێکی سەبارەت بە تواناکانی گفتوگۆ ڕۆبۆتێک لەسەر کۆمپیوتەر. بلیک لیمۆن پسپۆری ئەلگۆریزم گفتوگۆیەکی شۆک ئامێزی خۆی و ڕۆبۆتی لامدای خستە ڕوو. وا دەرەکەوێت کە ڕۆبۆتەکە هەست و درکی مناڵێکی 7 ساڵانی هەیە. ئەمەش گفتوگۆی نێوانیانە. کۆمپانیای گوگڵ بەهانەی ڕاگررتنی ئەندازیارەکەی بۆ ئەوە گەڕاندەوە کە زانیاری نهێنی کۆمپانیای ئاشکرا کردووە. وتەبێژی کۆمپانیای گۆگڵ لیمۆینی بە درۆ خستەوە و وتی ئەم ڕۆبۆتەمان لە بەردەم چەندان پسپۆردانمایش کردووە و سەلماندیان کە پرەنسیپەکانی زیرەکی دەستکردی کۆمپانیای گۆگڵ لەگەڵ قسەکانی لیمۆین یەک ناگرێتەوە. ڕووداوەکە پەنجەی تۆمەتی ئاڕاستەی کۆمپانیای گوگڵ کرد بۆی کە پەردەپۆشی ئەنجامی تاقیکردنەوەکانی کردووە لەسەر زیرەکی دەستکرد.